شەوتان باش خۆشەویستان استراتیژی ئەم شەومان لەسەر هەڵبژاردنەکانی عێراق ئەو هەڵبژاردنەی بە پێی قسەکانی مستەفا کاظمی سەرۆک وەزیرانی عێراق یا ئەوەتەی عێراق دروست دەکا یا ئەوەتەی عێراق هەرس پێدەهێنێت. مستەفا کاظمی هەروە پێی وایە ئەم هەڵبژاردنە چارە نووساسترین هەڵبژاردننی عێراقە. لەو هەڵبژاردنەدا عێراقیەکان دەنگ بۆ چێ دەدەن ئەوەی براوەی یەکەم دەبێتن نەخشەی 4 ساڵی داهاتووی عێراق دەنەخشێنێت. ئەم هەڵبژاردنە باسی ئەم شەومانە لەگەڵ هەردوو بەڕێزان دکتۆر سۆران بەرزنجی کە ئەکادمی و شارەزایە لە بواری یاسای نێودەوڵەتی و هەروەها دەستور جگە لەوەش ڕاوێژکارە لە پەرلەمانی کوردستان هەروەها لە نیوزڕوومی کوردستان 24ەوە بەڕێز بیڵڕامەڵم لەگەڵە وەزیری پێشووی دەوڵەتی بەریتانیا بۆ وەزارەتی دەرەوە و هەروەها بۆ خوێندنی باڵا لەگەڵەوەشدا ئێستا سەرۆکی زانکۆی کوردستانە لە هەولێر. بەڕێز دکتۆر سۆران ئەم هەڵبژاردنە وەکو دەڵێن چارە نووسسازە ئەم هەڵبژاردنە ئەوەیە کە یاخود عێراق هەرس دەهێنێ یاخود عێراق دروست دەکا. بەڵام بەر لەوەی بچینە ناو پێگەی عێراق لە ساحەی نێودەوڵەتیەوە لەگەڵ وڵاتانی ئەقلیمی لەگەڵ وڵاتانی زلهێز و جیهانی لە ڕووی دەستوری و لە ڕووی یاساییەوە چ گرفتێکی هەیە ئەم هەڵبژاردنە؟ بەڵێ خۆی ئێمە بێومان لەبیر بێ کە ئەم هەڵبژاردنە نازناوە ڕسمەکەی کە لێ نراوە پێوتری هەڵبژاردننی پێشوەخت. هەڵبژاردننی پێشوەختە معلومە وەکو لە ناوەکە دیارەکە لەو وادە دەستوریەدا ناکرێتە کە لە هەر وڵاتێکا دیاری کراوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. بۆ مانایی کە ئەگەر هەڵبژاردن بە گوێرەی دەستور و یاساکان لە هەر وڵاتێکە 4 ساڵ یا 5 ساڵ هەر چەند ساڵێکی بۆ دانرابێ هەڵبژاردننی پێشوەختە لە نێوان ئەو دووادەیە ئاکرێت واتە بەهۆی ڕەوشێکی تایبەتەوە بەهۆی زروفێکەوە کە دێتە پێش ناچار ئەبێت ئەو وڵاتە کە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدات. ئەم ڕەوشە لە عێراقدا هەبوو لە ئۆکتۆبری ساڵی 2019ەوە ئەم ڕەوشە دروست بوو ئەوەی کە پێوترا شۆڕشی ئۆکتۆبر و ئەوانە یەکێک بوو لە داواکاریەکانی خەڵک ئەو کاتەدا یەکێک بوو لە داواکاری هەرە سەرەکیەکانی خۆپیشاندەران کە داوایان نەکرد ئەم دەسەڵاتدارانە ئێستای عێراق بگۆڕدرێن و شێوازی گۆڕینەکەشی بێگومان بە هەڵبژاردنە بوو. جا ئەو کات بەڵێن بە خەڵک بە خۆپیشاندەران دراکە عێراق هەڵبژاردننی پێشوەختە ئەنجامەدات واتە لە ئۆکتۆبری 2019. بەڵام ئێمە ئێستا کەی باس لە هەڵبژاردنەکەین لە ئۆکتۆبری ساڵی 2021 واتە دقیق 2 ساڵ دوای سەرهەڵدانی ئەو داواکاریانە و سەرهەڵدانی ئەو ناڕەزایانە کەواتە 2 ساڵ لە نێوانیان نایەوەتە ئەو ڕەوشە نائاسایی کە لە عێراقدا هاتە گۆڕە بەسەر چوو هەڵبژاردنەکەش نەکرا. ئێمە ئێستا دوای 2 ساڵ لەو ڕەوشە دەین هەڵبژاردنەکە ئەنجامەدەین کەواتە پێناسەی هەڵبژاردننی پێشوەختەی لەدەستداوە. بگەڕانەوە بۆ دەستوری عێراقی بە گەورەی بڕگە 4 مادەی 56 ئەڵێت هەر 4 ساڵ جارێک پێویستە لە عێراقا هەڵبژاردن ئەنجام بدرێت کەواتە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە لە 12 ئایاری ساڵی 2018دا هەڵبژاردننی ئاسایی ئەنجام درراوە کەواتە ئاساییتر ئەوە بوو کە لە مانگی ئایاری ساڵی 2022 ئەنجام بدرێت لەبەر ئەوەی کە فاکتەری کازمیش کە هاتە سەر دەسەڵاتی تر بڕیاریەوەیدا کە بە زووترین کات ئەم هەڵبژاردن ئەنجام دەدرێت بەڵام دواتر بەهانەی ئەوە هێنا هاتە پێشەوە کە کۆڕۆنا هات و نازانم بۆ خۆی ئەومان لەبیر بێ کە مستەفا کاظمیش خۆی لە ڕۆژێکی زۆر نالەباردا هاتە بوون. ئێمە لەبیرمانە کە هیوادارم کاتیش هەبێت کە دواتر باس لە کرۆنۆلۆژیای حەدەسەکان بکەین زۆر شتمان پێڵێت. مستەفا کاظمی لە دوای دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی کە ئەو لە 1 دیسەمبەری ساڵی 2019 دەستی لە کارکێشایەوە بەڵام ئەم لە 12 ئایاری ساڵی 2020 واتە نزیک بە 6 مانگ دوای ئەوە توانرا دیسانەوە سەرۆک وەزیرانێکی تەوافقی هەڵبژێردێ و ئەو کە هات سەرەتا کۆمەڵێک دروشمی هەڵگرت بووە بۆ ڕەوانەوەی نیگەرانەکانی شەقامیش لە سیوێکی تەموزی ساڵی 2020دا ئەنجامیدا ئەو کات بڕیار بوو لە 6 ئەم ساڵا بکرێ نەکرا خراە 7 ئۆکتۆبری 2021 دیسانەوە وادەکەی گۆڕایەوە بۆ 10 ئۆکتۆبر. خەتەکەش ناکرێت بڵێن ئێمە لە سەر ئەستۆی سەرۆک وەزیرانە چونکە سەرۆک وەزیرانێک کە هیچ هێزێکی لە ناوپەرلەماندا نەبێت لە پەرلەماندا ئەم شتانە بێگومان من ئەوە بڵێم کە ئەم هەڵبژاردنە لە کاتێکدایە بۆچی سەنگی مەحەکە لەبەرەوەی کە هێشتا کە تۆ تەسەورێکەکەی هەڵبژاردنێکی ئاواهی کە وەکو ئەو وەستەی کە جەنابەت باست کرد کە چارەنووسازە ئەوەی عێراقی لەسەر بنیادەنرێتەوە یا ئەوەیە هەرسی پێهێنێت بەڵام هێشتا لە خەمی ئەنجامدان و ئەنجامنەدان بە تەواوی نەخەمڵیەوە واتە دروستە چەند ڕۆژێک لەمە بەر ئەگەرەکان زیاتر بۆ ئەوە بوون کە ناکرێ بەڵام ئێستا ڕەنگە ئەگەرەکان بە جۆرێکی دیکە بن بەڵام هێشتاش ئەگەر تۆسقالێکیش بێ لێرە و لەوێ ترس و نیگەرانی لە ئەنجام نەدانی هەیە. فاکتەرەکەی ڕەنگە بەشێک بێ
پەیوەندی بە ئەو یاسایەوە هەیە کە ئەم هەڵبژاردنەی پێنجامەدرێت چکە ئەم یاسایش جارێکی تر لە ڕەوشێکی زۆر نائاساییە هاتەبوون بە کاریگەریەکانی یەکەم ناڕزایەکانی ئۆکتۆبەری ساڵی 2019 دووهەم ئەو کاردانەوانەی کە هێز و لایەنە شیعەکان هەیبوو لە پاش تیرۆرکردنی ئەو دوو بەرپرسە باڵایی مەبەستم قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیسە لە سەرەتاکانی ساڵی 2020 و هاتن لە یەکێک لەو هەنگاوانەی کە بۆ کاردانەوە و بۆ ڕەوانەوەی ئەو ترس و نیگەرانیانەی کە هەبوون ئەم یاسایان تێپەڕان بە زۆرینە واتە بەبێ دەنگی کوردی هیچ کات لەگەڵ نەبوو و سونەکانیشی تیادا ڕەزامەند نەبوون ئەمان بە زۆرینە تیان پەڕان و یاساکەشی دیسانەوە یاسایەکی زۆر ئاڵۆزە زۆر چڵوپۆبدارە کەوا ئەکات پرۆسەکە زۆر ئاڵۆز بێ بە جۆرێک لە جۆرەکان کە هیچ کام لە هێز و لایەنە سیاسیەکان لە سنگ و پێگەی خۆی دڵنیان نییە ئەگەرچی متمانەی بە دەنگدەرەکانی شێبێ چونکە زۆر بە کورتی عێراق لە دوای ساڵی 2005ەوە بە سیستەمی ستانتلیگۆ هەمیشە یەک بازنەی هەڵبژاردن بووە کە ئەمە ئاسانترین بوو لە بەرژەوەندی هەموو هێز و لایەنە سیاسیەکانی عێراقی شابوو چونکە هەر دەنگێک لە هەر کوێیەکی عێراقا بوو بێ ئەچوە خزمەتی ئەو لیستەوە بەڵام ئێستا عێراق دواتر کرا بە 80 بازنەی هەڵبژاردن ئێستا بە گوێرەی ئەم یاسایە کراوە بە 83 بازنەی هەڵبژاردن کەوا ئەکات دیسانەوە بەهای کورسیەکان و سنووری دەرچوون و ژمارەی دەنگەکان و هەموو ئەوانە زۆر قرس بێ لەبەرەوە وای کردووە کە پێشبینیکردن بۆ دەرەنجامەکانی و خۆ ئامادەکردنی هێز و لایەنە سیاسیەکان بۆی زۆر ئاڵۆز بێ لەبەر ئەوە خاڵێکی دیکەی زۆر سەرەکی کە پەیوەندی بە دەسەڵاتی ڕاگەیاندنی هەڵبژاردنەکەەوە هەیە ئێمە زانین کە لە سیوێکی تەموزی وەکوتم ساڵی 2020 تا سەرۆک وەزیران ئەم هەڵبژاردنەی بڕیار لێدا ئەو کات خاوەنی ئەم دەسەڵاتە نەبوو ئەم یاسای تازەی هەڵبژاردنە تازە بە تازە دەسەڵاتی داوە بە سەرۆک وەزیران لە حاڵەتێکی ئاواهەیە بەڵام ئەو کات لە مانگی تەموزی 2020 هێشتا ئەم یاسایە ئەگەرچی بەشێکی دەنگی لەسەر درابوو لە سەرەتاکانی ساڵی 2020 بەڵام لە مانگی ئۆکتۆبری 2020 بە یەکجاری بوو بە یاسا و بازنەکانی تەکمیل کران و سەرۆک کۆماری ئیمزای کردو بوو بە یاسا واتە ئەو کات کە دەسەڵاتدرا مقۆمقۆی ئەوە هەبوو کە ئەم دەسەڵاتە هی سەرۆک وەزیرانێ و خاڵی کۆتایی ئیشکالێتی دەستوری و یاسایش لە عێراقا ئەوەیەکە لە عێراقدا پرسی هەڵبژاردننی پێشوەخت بە شێوەیەکی گشتی ڕێک نەخراوە دەست خۆش بێ بەڕێز بیل ڕامەڵ جیهان چاوەڕێی چ جۆرە عێراقێک دەکات دوای ئەم هەڵبژاردنە پێم وایە زۆر گرنگ کە هەڵبژاردنێکی گرنگەوەی کە دەکرێت و پێشببینی زۆریشی لەسەر هەڵچنراوە هیوای زۆری لە هەڵچنراوە دەبێ گواستنەوەیەکی دەسەڵاتی ئاشتیانە بێ لەم پرۆسەیەکی دیموکراسی و هیوادارم دەرەنجامی و بەشداری هەڵبژاردن زۆر بێ ڕێژەیەکی زۆر بەشداری بکەن و خەڵکێکی باش بێنە پێشەوە و هیوادارم دەرەنجامەکەی وا بکەوێتەوە کە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداد زۆر باش بن کە وا سەرۆک وەزیرانێکی باش لە عێراقدا هەبێ بۆی کە بتوانێ بگاتە پارتەکانی کوردستان و لایەنە جیاوازەکان لە کوردستان بۆی کە پەیوەندیەکی تونند و تۆڵ و باشیان لەگەڵدا دروست بکە پێم وایە هەبوونی سەرۆک وەزیرانێکی بەهێز گرنگە لە عێراق بۆ هەرێمی کوردستانیش گرنگە بۆیە هیوادارم کە هەمانەوەی عێراق من پێم وایە گرنگە و سەربازانی دیکەی وڵاتانی دیکەش نەک وەکو پێشتر وەک دەزانین کە 2500 سەربازی ئەمریکی تا کۆتایی عێراق دەمێننەوە و ئەوانە دواتر ڕۆڵی خۆیان دەگۆڕێن بۆ ڕاوێژکاری و هەروەها هەبوونی وڵاتانی دیکەش لە ڕووی سیاسی و ڕاهێنانەوە گرنگە بۆ عێراق و هەرێمی کوردستان و گرنگە پابند بن بە چاکسازیەوە واتە عێراقی داهاتوو لە بواری ئابووریە چونکە پێم وابێ ئێستا خەڵکێکی زۆر با بڵێن بێکارن و دەرفەتی کاری یەکسان نییە و هەروەها داهاتی عێراق هەمە چەشن نییە لە عێراقدا پێم وایە ئەم پرۆسەی چاکسازیە زۆر گرنگە و پاراستنی خەڵکی لە کردەوە تیرۆریستەکانیش ئەوەش بابەتێکی دیکەیە کە دەبێ گرنگی پێ بدرێت لە هەمان کاتدا عێراق بۆتە گۆڕەپانی ململانێ لە نێوان هێزی ئەقلیمی و هێزی نێودەوڵەتیەکان بە تایبەتی یەک لە ململانێ هەرە ئاڵۆزەکان ئەمریکا و ئێرانە پێ دوایە
ئەم هەڵبژاردنە یا داهاتووی حکوومەت لەم وڵاتەدا دەتوانێت کۆتایی بەم گرفتە بێنێ کە عێراق نەبێتە گۆڕەپانی ململانی ئەمریکایەکان و ئێران؟ هیوادارم زۆر هیوا دەخوازم کاتێک کە من چاودێری دۆخەکە دەکەم کە زۆرنەی عێراقیەکان خەڵکی عێراق ئەیانەوێ کە پەیوەندێکی بەهێزیان هەبێ لە لەنێگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی و پاڵپشتی کۆمەلگای نێودەوڵەتیان هەبێ و مێژوش پێمان دەڵێ کە بەریتانیا و ئەمریکا و وڵاتانی دیکە وڵاتانی ئەندامی ناتۆ کە ئەو سەقامگیریەیان دابین کردو بۆی کە وڵاتەکە دەرفەتێکی بۆ بڕەخسێ بچێتە پێشەوە بۆیە هەبوونی با بڵێن هەژمونی زیاتری ئێران دەستێوەردانی زیاتری ئێران و هەروەها هەبوونی کردەوەی خراپ وەتی با بڵێن توندڕەوی کە وای کردووە خەڵکەکە دابەش بێ پارتەکان دابەز بێ بۆیە ئێستا لە چوەڕیانێکی زۆر چارنووسازدای عێراق. بەڵێ دکتۆر سۆران باسمان لەوە کرد جەنابەت باست لەوە کرد و جوانت فەرموو کە ئەم هەڵبژاردننی ئەمجارە لە ڕووی میکانیزمەوە لە ڕووی پراکتیزەکردنەوە جیاوازە لەگەڵ ئەوانەی دیکە بۆ نمونە عێراق کە دابەش کراوە بەسەر 83 بازنەی هەڵبژاردن جگە لەوەشدا ئەوەی چارەنووسسازە بۆ ئەم شتە کە هەر خۆی لە خۆیدا سیستەمەکە ئاشنانیە بێ ئەمە زۆر نامۆیە لە وڵاتەدا بۆ یەکەم جارە ئەمە پراکتیزە دەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ژمارەی دەنگدەر چەند خەڵک دەنگ دەدا ئەمە زۆر یەکلاکەرەوە دەبێت بۆ ئەوی کێ زۆری نەدێنێ بۆ پەرلەمان پێت وایە ئەم جاریان خەڵک زیاتر دەنگدا لە جاری پێشوو بیرمان نەچێت جاری پێشوو تەنها 143 خەڵکی عێراق دەنگیدا ئەم ژمارەش بەبێ هەرێمی کوردستان زۆر لەوە کەمتر بوو بۆ نمونە لە گەورەترین شاری عێراق کە بەغدای پایتەختە تەنها 15 لە سەدای خەڵک دەنگیداوە ئەم جارە چۆن دەبێت پێت وایە؟ من پێم وایە داتەکانی کۆمیسیۆن هەتاوەکو ئێستا دڵخۆشکردنین دروستە سەر و 23 میلیۆن کەس ئەتوانێت لە عێراقا دەنگ بدا بەڵام هەتاوەکو ئەمڕۆ نزیک لە 15 لە سەدی ئەو کارتانەی هەڵبژاردننی دەنگدان هەتا ئێستا وەرنەگیراونەتەوە بەمانایەوەی کە تۆ ئێمە ئێستا نزیکە بینەوە لەوەی کە مانگێک ئەکەوینن مانگە چارەنووسازەکەی پێش هەڵبژاردنەوە سەر و 3 میلیۆن کارتی دەنگدان هێشتا وەرنەگیراوەتەوە ماگەر ئاماژەیەکی کاتیش بێ ئەومان پێڵێ کە 3 میلیۆن دەنگ ئێجگار زۆرە تۆرە دابەشی کە بەسەر کورسەکانە بزانە ئەکا چەند بەڵام لانی کەم هەتاوەکو ئێستا مانگێک بەر لە پرۆسی هەڵبژاردن سەر و 3 میلیۆن کەس بەلایەوە گرنگ نییە کە تەنانەت کارتی دەنگدانەکەی وەربگرێتەوە ئەوە یەک دوو هەم بە گوێرەی ئەو داتا ئامارانەی کە هەن پێمانەڵێن لە ساڵی 2005 بە دواوە کە عێراق 4 پرۆسی هەڵبژاردن و پرۆسەیەکی ڕفراندەمی تایبەت بە دەنگدان لەسەر دەستوریش کردووە بەڵام هیچ کات لە ساڵی 2005 هەتاوەکو ئێستا هیچ کام لە هەڵبژاردنەکان نەبووە ڕێژەی دەنگدان لەوەی پێش خۆی زیاتر بێت بەمانایەکی تر بە شێوەیەکی مەترسیدار هەمیشە ڕوو لە کەمبوون بۆ گرفتی گەورەش ئەمجارە گرفتی کۆڕۆنا هەیە گرفتی سکیۆریتی و ئاسایش هەیە لە ئەو شوێنانەی کە لە دەستی داعش ڕزگار کراوە بۆ نمونە مووسڵ و شوێنەکانی دیکە تاوەکو ئێستا خەڵکەکە نەگەڕاتەوە شوێنی خۆی من ناڵێم یەکێک لە گرفتە هەرە سەرەکیەکانی ئەم پرۆسە ئەوەیە کە تۆ لە هەڵبژاردنێکی ناباو ئەەکەی لە ڕەوشێکی زۆر نالەبارە لە ڕەوشێکی زۆر ناسەقامگیرە و پرۆسە و ئەزمونێک تاقی ئەەکەیتەوە کە زۆر نامۆیە خۆی لە دنیادا نامۆیە دروستە خۆ هەر وڵاتێک لە بەگوێرەی با بڵێن ڕەوشی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و ئەوانەی خۆی سیستەمە هەڵبژاردنەکەشی داڕێژێ ئێمە زانین مەسەرەن ئەو سیستەمەی کە بۆ نمونە لە ئەمریکا کاری پێکرێ سیستەمێکی نامە و دەگمەنە بەڵام ئەمریکەکان لەسەری ڕاهاتوە بۆ ئەوان ئیشەکە بەڵام ئایا بۆ ئێمە کاتی ئەوەیە کە بین ئەم سیستەمە لەسەر ئەم سیستەمە نیە دەمێ لەو بابەتە بچمە سەر بابەتێکی دیکە ئەوانەی کە لە عێراق چارەنووسسازن دەنگی چارەنووسسازیان پێ تەنها هەر عێراقیەکان نین هێز ئەقلیمیەکانی شێکمان چێ پێت وایە کاریگەریی زۆری هەبێ لەسەر ئەم پرۆسی هەڵبژاردنە لە وڵاتانی ئەو وڵاتانی کە دەستیان لە ناو عێراق ئەگەر ئێمە مەسەلەن بە شێوەیەکی کاتی ئەم فترەکەمەی دەسەڵاتدارەتی مستەفا کاظمی لە بەرچاو بگرین ئەبینین کە هەوڵ دراوە بۆ نمونە ئەو هاوکێشەی کە ئێوە باستان کردووە زێک لەمەوبەر تەنها هاوکێشەکە لە بینی ئێران و ئەمریکادان نەبێ واتە یاریکەری دیکەی لێرە و لەوەی هەم ئیقلیمی و هەم نێودەوڵەتیش بە جۆرێک لە جۆرەکان هاتوونەتە نێو یاریەکەوە بۆ نمونە
لە ئێستادا ئەبینین ڕۆڵ و پێگەی فەڕەنسا وردە وردە خەریکە لە عێراقا زیاترە بێ و بە هەمان شێوە وڵاتەکانی دیکەش بەڵام یەکێک لەو کارانێک کە مستەفا کاظمی هەتاوەکو ئێستا کردوێتی ئەوەیە کە هەوڵی داوە کە ڕووگەی عێراق بە تەواوی بەرەو ئێران نەبێ و بە تەواوی بەرەو ئەمریکاش نەبێ کە هەر بە عەرەبە ئەمریکا نەبووە بەڵام هەوڵی داوە کە زیاتر بگەڕێتەوە بۆ ناو محیت و بۆ ناو کەشوهەوا عەرەبی و ئەوانەی کەنداو ینی زۆر هەوڵ هەبووە بۆ نمونە ئەو کۆبوونەوە لووتکەی کە ماوەکانی ڕابردووش کرا ینی ئەگەرچی تۆزێک سیمبۆلیکیش بۆ ڕەنگە لێکەوتەکانی ئەوەندە نەبن بەڵام لە ڕووی ئاماژەوە شتێکمان پێڵە ئەویش ئەوەیە کە من دڵیام ئەگەر ئەو لووتکەیە 3 ساڵ لەمەوبەر بکرایە ئەو وڵاتانە ئامادە نەبوون بۆ نمونە بێنە ئێرە جارێکی تر کۆبنەوە بەڵام هیوایەک هەیە ئێستا عێراقوا بگەڕێتەوە ئەو کەشوهەوانی و دەوڵەتی و ئەقلیمی کە هەیە من پێم وایە جگە لە ئەمریکا و ئێران کە ڕۆڵی کاریگەر و ڕاستە و خۆیان هەیە و زیاتریش ئێران کەمای نکۆڵی لێنەکردنا بەڵام بمانێ و نەمانەوێ وڵاتانی دیکەی هەرێمایەتیش کاریگەریان هەیە بەڵام ڕەنگە کاریگەریەکان هاوشێوەی وڵاتانی دیکە نەبێ بەڵام ئەوانیش کاریگەریان هەبێ ئەگەرچی لە پێش هەڵبژاردنەکەشدا کاریگەریەکان ئەوەندە نەبێ بەڵام لە مامەڵەکردن لەگەڵ ئەنجامەکانی و دروستکردنی ئەو بڕیارانەی کە لە ئەنجامی دەنگەکانەکەونەوە من پێم وایە یاریکەرەکان زۆرە بن هەر ئەمە شەوا ئاکات کە دیسانەوە من لە ڕووی تەوقیتەوە نیگەرانیەکانم لەوەیە کە کاتێکی گونجاو نییە بۆ هەڵبژاردن و نە بەم میکانیزما و نە بەم ڕەوشەوە عێراق من پێم وایە هەڵەیەکی استراتیژی زۆر گەورەشەکە با بڵێن سەقفی هیواکان و بەڵێنەکان ئەوەندە بەسەر بخرێن و ئەو وەسفەشی پێم وایە وەسفێکی زۆر دەقیق نییە کە یا عێراقی لەسەر بنیاد دێتەوە یان عێراقی پێ ئەڕوخێنرێ من پێم وایە گرژی و ئاڵۆزی زیاتر هێنێتە ئاراوە بەڵام هیچ کام لەو دوو ئەگەرە من پێم وانییە عێراق لە بەم هەڵبژاردنە لە نێوان ئەو دوو ئەگەرەدا بێ دروستە ڕەنگە ئاڵۆزیەکانی زیاتر بن و ڕەنگە هیوایەکیش هەیە بەڵام ئەمە ڕەنگە زیاتر لە هیواوە سەرچاوی گرت بێ واقعی و پراگماتیکی نییە ئەم پێم وایە ئاڵۆزیەکان زیاترەکە چکە بمانێ و نەمانێ پرۆسی سیاسی لە عێراقا ئێستا زۆر قورسە و دەستکاریکردنی هەر شتێک لە عێراقا لەوەی کە ئێستا دەقی گرتووە زۆر بە ئاڵۆزیەکرێەوە زۆر بە سەختیەکرێ بەڕێز بیل ڕامێڵ ئایندەی هاوپەیمانان چۆن دەبینن دوای هەڵبژاردنە ئەگەر ئەوانەی کە زیاتر لە هێزەکانی ئێران و یان لە وڵاتی ئێرانەوە نزیکن یاخود ئەو هێزە میلیشیانەی کە لە عێراقدا هەن ئەمانە جڵەوی سیاسی لە عێراق بگرنە بەر یەکێک لەو شتانەی کە سەرەتا داوای دەکەن ئەوەیە کە دەبێ هێزی هاوپەیمانان ئەمریکا هاوپەیمانەکانی لە عێراق بچنە دەرەوە ئێوە پێتان وایە لە دوای هەڵبژاردنیش هێزی هاوپەیمانان لە عێراقدا بمێنێتەوە بەڵێ پێم وایە و پێویستە کە پاڵپشتی و ڕەزامەندی هەبێت دوای دەرەنجامی هەڵبژاردنەکان کە پێم وایە زۆر گرنگە ئەو بڕیارەدا بەڵام ژمارەیەک خەڵکی چاویان لەوەیە کە ئەوەی لە ئەفغانستان ڕۆەدا کە من وەکو خۆم بەڕاستی پێم ناخۆشە و پێیان وایە ئەپەڕێتەوە بۆ عێراق من پێم وانە کە وابێ و ئەوە لە پابندیەکان و بەڵێنەکانی بابلین سەرۆکی ئەمریکا تێنەگەیشتون کە هێشتا ڕاوێژ و ڕاهێنان بە هێزەکانی عێراق لە شەڕی دژ بە داعش بەردەوامە و من پێم وایە ئەو بابلین ئەو ڕەخنانەی کە لێیان گیراوە ڕەخنانی لە سیاسەکانی بەریتانیا و ئەمریکا گیراوە سەبارەت بە ئەفغانستان پێم وانە جارێکی دیکە وایە لێ بکە کە بتوان بڕیاری کشانەوە لە عێراق بدەن بۆیە من پابندی ئەمریکا دەبینم لێرە لە کوردستان کە گەورەترین قونسڵیە لە هەموو جیاندا لە هەرێمی کوردستان دروست کردووە ئەمە پابندی ئەمریکا ئەسەلمێنێ بۆی کە بەردەوام بێت لە پاڵپشتیەکانی بەدڵنیایەوە بۆ هەرێمی کوردستان و عێراق بەگشتی بەڵام دەبێت پاڵپشتێکی سیاسی شەبێ و زمینەیەکی شەبێ لەسەر زەوی بۆەوەی کە بەردەوام بێ بەڵام هەر بۆ مەبەستەشەکە دەڵێم دەرەنجامی هەڵبژاردنەکان گرنگن ئەمریکایەکان دەڵێن ئێمە دڵمان خۆشە بەو هەڵبژاردنە بەڵام لە وڵاتێکی ئاوا گەندەڵ و کە قەیراناوی و هەموو شتێک لەم وڵاتە سەر لەبەری
تێکچۆ بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندیان بە یاساوە هەیە، ئەوانەی پەیوەندیان بە خوشگوزەرانی خەڵکەوە هەیە، ئەوەیانەی پەیوەندیان بە سیستەمی فێرکردن و خوێندنەوە هەیە، ئەوانەی کە ئەو گرفتانەی کە ئەو شتانێک کە پەیوەندیان بە تەندروستی مرۆڤەکانەوە هەیە، چۆن پێمان وابێ هەڵبژاردنێکی بێگەرد و ڕاست لەم عێراقەدا دروست دەبێ و عێراقێکی تازە و دیموکراسی لە دوای هەڵبژاردنەکە یاخود حکومەتێک بە مافی دەنگدەر و بە دیموکراسی دێتە سەرکار. پێم وایە زۆر گرنگە کە گەندەڵی نەهێڵرێ و ڕێگە بدرێتە هەڵبژاردنێکی ئازاد و شەفاف بەڕێوە بچێوانەی کە من بینی ومە نیگەرانن و پێیان وایە دەرەنجامی با بڵێن ڕێژەی بەشداری کەمە بێ و بەڵام هێشتا کاتێکی باش هەیە و هیواداریشم کە بەشداری خەڵکی زیاتر بێ و هەڵبژاردنێکی ئازاد و شەفاف بەڕێوە بچێ و دەرەنجامەکەشی هەر چۆنێک بێ ڕێزی لێ بگێرێت چونکە دیموکراسی لە دۆخێکی با بڵێن سەرەتادایە لە عێراقدا لە هەنگاوی سەرەتاییە لە عێراقدا بۆیە حکوومەتیش پێویستی بەوەیە کە خۆی مۆدرن کاتۆ لە ڕووی دیموکراسیەوە هەروەها ئابووری خۆی مۆدرن هەموو چەشنکاوە پابند بێت بەوەی کە پەیوەندیەکی باشی لەگەڵ هەرێمی کوردستانە بێ و مافەکانی هەرێمی کوردستان بپارێزی و بیاندا وەکەوەی کە لە چوارچێوەی دەستوری عێراقدا هاتووە. پرسیارێکم هەیە لە دەرەوەی ئەمانە تۆ لە ساڵی 2008 ئەو کاتەی وەزیری دەوڵەت بووی لە بەریتانیا بۆ کاروباری دەرەوە سەردانی هەرێمی کوردستانت کردووە و ئێستاش یەکێکی لەو کەسانێکە لە هەرێمی کوردستان کار دەکەی وەکو سەرۆکی تازەی زانکۆی کوردستان هەولێر. پێت وایە چ گۆڕانکاریەک لەم گۆڕەپانەدا ڕوویداوە زۆر بە کورتی زەحمەت نەبێت؟ من بە چاوی خۆم بینیوە لەوەتی کە لێرەم لە زانکۆی کوردستان گۆڕانکاریەکی زۆر باشم بینیوە، گواستنەوەیکی باشم بینی واتە گەشت سندنێکی باشەیە لە ڕووی خۆشگوزەرانیەوە بە بەراورد بەوەی کە لە 2010 من بۆ یەکەم جار هاتم. هێشتا ئالەنگاری هەیە، هێشتان دەبێ گەشە سندنی دیکە ببینین، بەڵام کاری زۆر باش کراوە. ئەوی حکوومەتی هەرێمی کوردستان کوێتی و خەڵکی هەرێمی کوردستان کە لە پرۆسەیەکی زۆر باشدان کە چاکسازیە کە پێویستە ئەمە بگوازێتەوە بۆ هەموو عێراق. بۆیە کوردستان مۆدلێکی زۆر باشی گۆڕانکاریە و هەروە گەشە سندنە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕێز پیل ڕامێڵ سەرۆکی ئێستا زانکۆی کوردستان هەولێر و وەزیری پێشووی دەوڵەتی بەریتانیا بۆ کاروباری دەرەوە و هەروەها وەزیری خوێندنی باڵا لە حکوومەتی بەریتانیا لە 8 ساڵی ڕابردوودا و بەڕێز دکتۆر سۆران بەرزنجی ڕاوێژکار لە پەرلەمانی کوردستان و ئەکادمی و شارەزا لە بواری یاسای نێودەوڵەتی و دەستور زۆر سوپاس بۆ ڕاو سەرنج و تێبینیەکانتان. بەڕێزان لەگەڵمان بن و چاوتان لەسەر شاشەی کوردستان بێت لە چەند ڕۆژی داهاتوودا لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بۆ حکوومەتی تازەی عێراق و پەرلەمانی عێراق. هەر شاد بن.